ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و ئەوانەیش کە نزیکن لێوەی داوای سەپاندنی سزای مەرگ دەکەن بەسەر خۆپیشاندەرانی وڵاتەکەدا، ئەوانەی داوای ماف و ئازادی دەکەن. شۆڕشی ژینە لە ئێراندا توانیوێتی ژمارەیەکی بێشماری خەڵک لە دەوری خۆی کۆبکاتەوە و هەر هەمووشیان بە یەک دەنگ دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە. لەبری فەراهەمکردنی ئازادی و مافەکان، لەبری ڕەخساندنی زەمینەیەک بۆ هێنانە ئارای لێک تێگەیشتن لە نێوان دەسەڵات و خەڵکدا، ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە هەزاران کەسی دەستگیر و دەست بەسەر کردوون و لە پرۆسەیەکی پێشتر بڕیار لێدراودا دەیان خاتە بەردەم دادگاییکردنێکی ناڕەواوە وەک زۆرێک لە هاوڵاتیانی ئێرانی خۆیان دەڵێن. لەو دادگاییکردنانەدا هەموو شتێک ئامادەیی هەیە، تەنها دادوەری نەبێ. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە 40 ساڵە فەرمانڕەوایەتی وڵاتەکە دەکا بەبێ ئەوەی توانی بێتی هیچ هەنگاوێکی بەرەو پێش بنێ لە ژیانی هاوڵاتیانیدا، بەڵکو بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ گوزەرانی دانیشتوانی ئێران خراپتر بووە و ڕەوشی ژیانیش بۆ زۆرێک لە ئێرانیەکان نزیک بۆتەوە لەوەی بەکارەسات ناودێر بکرێ. شەپۆلی کۆچکردن و جێشتنی ئێران زۆرە و خەڵک بە ناچاری زێدی خۆیان جێدەیەڵن لە پێناو پاراستنی ژیانی خۆیان و خانەوادەکانیان و دوورکەوتنەوە لەو هەموو کۆت و بەندکردانەی تیایدا دەژین. هەندێک ئاماژەش لە ناو تارانەوە ڕێک ئەوە نیشان دەدەن ناکۆچی کەوتوتە ناو دەسەڵاتدارانی وڵاتەکەەوە لەسەر چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ خۆپیشاندەراندا و هەروەها لەسەر ئاستی نێونەتەوەییش. دەسەڵاتدارانی وڵاتەکە ئێرانیان بەرەو پەراوێزێکی گەورە بردووە بەهۆی سیاسەتە شەڕانگێزیەکانیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەهۆی هەبوونی بەرنامەیەکی مشتومڕ لەسەری ناوچی و بەرنامە موشەکیە دوورهاوێژەکانیشەوە، هەروەهاش بەهۆی ئەو هاوکاریە لەشکریانەی بۆ مۆسکۆی دابین دەکا دژ بە هاوڵاتیانی سڤیلی ئۆکراین. ساڵی نوێتان پیرۆزە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. لە زۆربەی کۆبوونەوەکانی گەورە کاربەدەستانی وڵاتانی ڕۆژاوادا دەکرێت بگوچرێ جەختکردنەوە لە دۆسیەکانی تایبەت بە ئێران و پێشێلکردنی مافەکان بابەتی هاوبەشن و ئاگاهیشیان لەبارەوە دەدرێن. هەروەها ئێمە لەگەڵ گەلی ئێران داین فەڕەنسا و ئەمریکا پێکەوە کار دەکەن بۆ بەرپرسیارکردنی ئەوانەی بەرپرسن لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، بەڕەنگاربوونەوەی پشتیوانەکانی ئێران بۆ شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا، هەروەهاش بۆ دڵنیابوون لەوەی ئێران هەرگیز نەبێتە خاوەنی چەکی ناوەکی. لەوەتای شۆڕشی ژینا دەستی پێکردووە گەورە دەسەڵاتدارانی ئێران بەردەوام لۆمەی خۆپیشاندانەکان لە ئەستۆی وڵاتانی بیانی دەنێن و دەشڵێن ڕووداوەکانی ئەم دواییە پیلانگێڕیە لە دژی کۆماری ئیسلامی ئێران. ئەم لێدوانانەی دەسەڵاتدارانی ئێران لە کاتێکدایە ڕۆژانە خەڵک لە ناوچە جیاجیەکانی ئێراندا دژ بە هەموو جۆرە ستەمەکانی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دەڕژێنە سەر شەقامەکان. ڕژێمی ئێران لە هەوڵدایە ئەم بابەتە و دەربڕینی پشتیوانی بۆ ئەوانەی داوای ئازادیەکانی خۆیان دەکەن تا وەک بەڵگەیەکی بەکاریان بهێنێت کە گوایە ئەم شەپۆلی ناڕەزایەتیە لە دەرەوەی ئێرانەوە دروستکراوە و کاری لایەنی دیکەیە. جا ئەگەر ئەمە بیرکردنەوەی ڕژەم بێت ئەوە واتە بە دڵنیاییەوە لەگەلی ئێران تێنەگەیشتووە. دەسەڵاتدارانی کاران هێزی لە ڕاددە بە دەرو و ڕێوشوێنی زۆر قورسیان گرتوۆتە بەر تا بتوانن ئەم شەپۆلی ناڕەزاییە دابمرکێننەوە، وەلێ تا ئێستاژ ڕاپەڕینی گەلی ئێران بەردەوامە، بەڵام لەگەڵ هەموو هەوڵە سەرکوتکاریەکانی ڕژێمی ئێراندا هێشتاش دروشمی ژن ژیان ئازادی لە برەودایە و بزوێنەری شەقامی ئێرانیە. ڕژێمی ئێران بە هەزاران کەسی دەست بەسەر و دەستگیر کردووە، چکە بەشداریان لە ناڕەزایەتی دەربڕیندا کردووە، زۆربەشیان ڕوبەڕووی سزای قورس کراونەتەوە و لە دادگایەکی شەرمهێندا سزای مردن دەسەپێنن بەسەریاندا. بە توندترین شێوە سەرکۆنی ئەو ڕێوشێنە قورسانی ئێران دەکەین. ئەو سزا قورسانە و ئەو دەسێدارەدانانەی بە ئاشکرایی دەکرێن بە مەبەستی ترساندنی گەلی ئێرانە و سەرکوتکردنی جودابیرانە و هەروەهاش تیشک دەخاتە سەر ئەوەی ڕژێمی ئێران چەندە زۆر لە گەلی ئێران دەترسێت.
لە وەتای کۆماری ئیسلامی ئێران دامەزراوە ئەمە یەکەمین جارە دەسەڵات ڕوبەڕووی بەرەنگاربوونەوەیەکی ئاواها گەورە ببێتەوە بە بەشداری تەواوی پێکاتەکانی گەلی ئێران. پێم وایە ڕاستی ئەم شەپۆلی ناڕەزایەتێ دەبینین کە دەربڕینێکی قوڵی بوێرانی گەلی ئێرانە بۆ داواکردنی ماف و ڕێزگرتن لە مافەکانیان. ئێستاکە زیاتر لە 3 مانگ تێپەڕیوە بەسەر ئەم ناڕەزایەتیانەدا. پەیامی ئێرانیەکان ڕوون و ئاشکرایە کە بۆچی تووڕەن و چیشیان دەوێت. ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی گەورەیە و هەموو جیهانیش چاوی لەسەرێتی. وەک وڵاتیانی ئێرانی خۆیان ئاماژەی پێ دەکەن ئەو کۆڵەکانەی ئەم ڕژەمەی وڵاتەکانی لەسەر وەستاوە بریتین لە سەرکوتکردن و زەوتکردنی مافەکان و کۆتوبەندکردنی ئازادیە سیڤیلیەکان و لەسەر و هەموو شیانەوە داماڵینی هەموو مافێکی مرۆییە لە ژنانی ئێران. ڕژیمی کۆماری ئیسلامی بە زەبری هێز هاتووەتە سەر دەسەڵات و سەرپۆش بەسەر ژناندا دەسەپێنێت. ئەگەر نەکرێ ئەوە ترشەڵۆکە سوتێنەرەکان دەگرێتە دەموچاوی ژنان یان هەڕەشەیان لێ دەکا. ئیستا کە ژنان لەچک و سەرپۆشەکانیان فڕەدەدەن و ئەمەش ئاڵنگاریەکی گەورەی ڕاستۆخۆیە بۆ ئەو ڕژیمەی جەستەی ژنان بۆ سەرکوتکردنی کۆمەڵگە بەکار دەهێنێت. لەگەڵەوەشدا کە ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران هەموو تواناییەکی خۆی بەکاردێنێ بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران، بەڵام دەسەڵاتدارانی ئەم وڵاتە دەڵێن لە ئێران زمینی ئازادی ڕەخساوە بە پێی یاسا. انتقاد و اعتراض در جمهوری اسلامی ایران آزاده ڕەخنەگرتن و ناڕزایی دەربڕێن ڕێگە پێدراون لە کۆماری ئیسلامی ئێراندا. هەموو هاوڵاتیان دەتوانن ڕای خۆیان دەرببڕن و تەنانەت ڕەخنە و ناڕزایش دەرببڕن لە چوارچێوەی ڕێوشێن و یاساکاندا. کۆماری ئیسلامی ئێران گرفتێکی زۆری هەیە لە ناوچەکەدا و لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەییش لەوانە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ بە گەورەترین وڵات دادەنرێ بۆ پشتیوانی لە تێرۆریزم. بەرنامە ناوچێ مشتمڕ لەسەرەکەی ڕەفتارە شەڕانگێزیەکانی تاران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، دۆسیی هاوکاریە لەشکریەکانی ئێران بۆ ئەو شەڕەی رووسیا سەپاندوێتی بەسەر وڵاتی ئۆکرایندا. ئەمانە بێل و قەیرانە قوڵانەی لە ناو وڵاتەکەدا هەن، وەک هەروە دێ و زۆرتربوونی ڕێژەکانی هەژاری و بێکاری و داڕمانی نرخی دراوی ئێرانی. تاران بە کۆمەڵێک قەیران و ئاڵۆزی کۆن و نوێوە دەڕواتە ساڵی 2023ەوە و هیچ ئاماژەیەکیش لە ئارادا نییە نیشانی بدا بتوانێت هیچ یەکێک لەو کێشانەی چارەسەر بکە. فاتیمە ئامان لێکۆڵەری باڵا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتۆنە. فاتیمە پێشتر لە نێوەندی ئەتلانتیک کانسڵ یەکێک بووە لە توێژەرەوە سەرەکیەکان و خاوەنی چەندان کتێب و راپۆرتی تایبەتە لەسەر دۆسیەکانی تایبەت بە ئێران و هەروەهاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتریش ڕاوێژکار بووە لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکادا. فاتیمە سپاس دەکەم بۆ ئامادەبوون و با دەست بەجێ بچمە یەکەم پرسیارم بەڕای تۆ ئەم شۆڕشەی ژینە ئەم هەوڵەی گەلی ئێران دەگاتە ئەو ئەنجامەی کە بگوترێ گۆڕانکاریەکی گەورە لە ئێراندا دێنێتە ئاراوە؟ Thank you for having me back on the show. I really appreciate it. Let me tell you something that زۆر سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت وەجێی پێزانینە. با لە سەرەتادا شتێکت پێ بڵم. لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکردووە، ڕووکاری ئێران گۆڕانی بەسەردا هاتووە. تایبەتمەندێتی ئەم شۆڕشە شتێکی نوێی هێناوەتە ئاراوە و ئەویش بریتیە لەوەی نژادە جیاوازەکانی ئێرانی لێک نزیک کردوێتەوە. ئێرانەکان کەوتونەتە ناسینی یەکتر. ئەمەش دیاردەیەکی ناوازەی گرنگە، چونکە بەر لەم شۆڕشە خەڵک لە پارێزگا فارزنشینەکاندا پەیوەندیان نەبووە بۆ نمونە لەگەڵ خەڵک لە کوردستاندا یان لە بەلوچستان بەو هێندەی ئێستا هەیەە. ئێستا خەڵک بەتەنگ یەکترەوەن و ئەوەی لە بەلوچستان ڕوودەدات جێی باەخی خەڵکی تری ئێرانە، ئەوەی لە کوردستان ڕوودەدات بۆتە بابەت لە بەشەکانی تری وڵاتەکەدا. ئەمە ئەو گۆڕانکاریەیە لە ڕووکاری ئێراندا. ئەم گۆڕانە کێشەیەکە بۆ ئەو ڕژێمەی دەیان ساڵە هەوڵ دەدات تا جیاوازی بخاتە ناو پێکاتەکانی گەلی ئێرانەوە. بەڵام ئێستا هەموو ئێرانیەکان هەروە دێ زیاتر لێک نزیک دەبنەوە و بێگومان ئەمەش لە ڕاستیدا پەرسەندنێکی زۆر ئەرێنیە.
ئەمە خاڵێکی گرنگە کە جەنابەت ئاماژەی پێەکەی هەموو تکەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران یان ناو ئێران بڵێن پێکەوە لە کارکردندان. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی دەیان ساڵی خایان تا هەموو نەژادەکانی ناو ئێران نەتەوەکانی ناو ئێران ئەم هاوڕاییە دروست بێ لە نێوانیاندا. You know, as you know, in the 1980s, there was a bloody crackdown on the... دەزانیت لە ساڵانی هەشتاکاندا سەرکوتکردنێکی گەورەی خوێناوی هەبوو لەسەر ناڕەزایەتیەکانی کوردستانی ئێران. لەو کاتەدا ڕژێمی ئێران پشتیوانێکی بەرفراوانیان هەبوو لە ناوچەکانی تری وڵاتەکەدا و خەڵکیش گویان پێ نەدەدا چی لە کوردستان دەگوزارێت. یان هەرچ سەرکوتکردنێک لە بەلوچستان دەکرا خەڵک بایەخیان پێ نەدەدا و وایان دەزانی کە ژمارەیەک میلیشیا و چەتەن. بەڵام ئەوەی بەسەر ژینا ئەمینی داهات گەیشتە تاران و بەڕاستیش بۆتە ئەو بابەتەی چەندانەوەی داهاتوش قسەی لەبارەوە دەکەن و بۆ ڕووداوێک چاوی ئێرانەکانی کردەوە. هەر تەنها لە دۆسەی ژینادا نەمایەوە و بۆ هۆکارێک بۆ خۆپیشاندانەکان لە سەرانسەری ئێراندا بۆ سیمبولێک بۆ ژنان و کارگوزاران و مامۆستایان و بۆ هەموو ئەو خۆپیشاندانانەی چەندان ساڵە سەرکوت دەکرێن. ژینای تەمەەن 22 ساڵ دەکوژرێت و دواتریش دەسەڵاتداران ڤیدیۆ بڵاو دەکەنەوە و دەڵێن ژینا نەکوژراوە. کەسیش بڕوایان پێ ناکات و بینیمان حیجابەکەی ژینا بەو شێوەیە نەبوو پێشتر باسییان دەکرد. ئیتر بووە بە پرسیار لای خەڵک بۆچی بەو جۆرە سەودایان لەگەڵ ژینادا کردووە. لەم ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی بووم و لەوێژ لە زانکۆی ئەمریکی لە عێراق کە لە سلێمانیا وتارێکم هەبوو. خەڵک و خوێندکارەکانیش بەبێ هیچ دوودڵیەک لەو بڕوایەدا بوون دەشێت زمانی قسەکردنی ژینا شێوازی قسەکردنەکەی وهای کردبێت بەو جۆرە توندوتیژە ئامێزە ڕەفتاریان لەگەڵدا کردبێت. دەشێت هۆکارەکان زۆر بن، بەڵام لای من لەسەر هەمویانەوە ئەوەیە کە کەسێکی بێتاوان بەو چارە نووسە نەخوازراوە گەیەندرا. ئەلبەت ئەوەش بەرەنجامێکی ئەرێنیە لە ڕووی هاو هەڵوێستیەوە بۆ ئەو توندوتیژیانەی لە تاراندا دەکرێن. فاتیمە هەندێک هەواڵ هەیە بە تایبەتی لە ناو تارانەوە. ئاماژە بەوە دەکات بەهۆی چۆنێتی سەر و سەوداکردنی دەسەڵاتدارانی ئێرانی لەگەڵ دۆسەی خۆپیشاندەراندا دابەشبوونێکی دروست کردووە لە ناو هەر هیچ نەبێ حکوومەتی ئێراندا. ئەمە بێژگەلوی ئاماژە بۆش دەکرێت کە تەنانەت لە ناو هەندێک لە دامەزراوەکانیشدا ئەو جۆرە دابەشبوونە هەیە. ئەو دابەشبوونە بەشداریە بێت لە گۆڕانکاریە هەر هیچ نەبێ لە سیاسەتەکانی حکوومەتی ئێران بەرامبەر بە خۆپیشاندەران. بۆ خۆم لە سەرەتادا وەهام لێ دەڕوانی یان بڕوام بەوە بوو کە ڕابەری باڵا لە ئێران و ئایەتوڵڵاکانی تریش دەکەونە بەکارهێنانی زمانێکی نەرم بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە و هەنگاو بۆ هەڵوەشاندنەوەی پۆلیسی ئاکار دەنێن. بەڵام ئەوە نەکرا و ئێستا ترسیان هەیە لە پێگەکانیان. کێ بیری لەوە دەکردەوە لە ساڵی 2022دا ئاوا بە ئاشکرایی خەڵک بکوژن یان ئەو بە هەزاران کەسە دەستگیر بکرێن و توندوتیژیان بەرامبەر بکرێت. بەڵێ جیاوازیەک هەیە بەڵام زۆر لاوازە، چونکە ئەگەر جیاوازیەکی گەورە هەبێت لە ناو دەسەڵاتداراندا یان ئەگەر دابەشبوونێکیش هەبێت ئەوە پێویستە کاریگەریەکانی ببینرێن. ئەگەر شتێکی لەو بابەتە هەبێت ئەوە پێویستە ئەو ڕەفتارانە و کوشتنی خەڵک ڕابگرن. بەڕاستی تێناگەم بۆچی ئەوەندە درێژەی کێشاوە. ئەگەر جیاوازێکی گەورە هەبێت ئەوە دەبوایە ڕنگدانەوەی لە دامەزراوەکاندا هەبوایە لە سۆنگەی سەر و سەوداکردنەوە لەگەڵ ئەم ڕەوشە و لەگەڵ خەڵکیشدا. بەڵێ فاتیمە بەرلەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکەمان یەک پرسیاری ترێگە بکرێ بە کورتی وەڵامم بدەیتەوە ئایا شۆڕشی ژینا گەورەترین مەترسیە لە بەردەم ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا یان نا؟ لە وەڵامی ئەم پرسیارەدا تەنها دەتوانم بڵێم ڕووداوێکی گرنگ و بەرچاوە بە تایبەتی لە ڕوانگەی ئەوەی بزوتنەوەیەکە لەسەر نادادی دروست بووە. ئەو نادادیەی بەرامبەر بە ژینا کرا. لە 2009 و لە 2018دا خۆپیشاندان هەبووە و لەوەتای بزوتنەوەی سەوز هەیە، تەنانەت بەر لەوەش ناڕزایی هەر هەبووە. بەڵام ئەمەی ئێستا شۆڕشی ژینا چۆ ناخی خەڵکەوە وهای کردووە بە دڵنیاییەوە بڵین ڕژێمی ئێران و دامەزراوەکانیشی بە تەواوەتی هەست بە هەڕەشە و مەترسی بکەن جیاواز لە ساڵانی پێشتر.
من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. ئەمریکا ژمارەیەک هەنگاوی ئەرێنی ناو واشنگتن دەڵێت دەشێ وەک بەشێک لە پشتیوانی لی بڕوانرێ بۆ ئەو ئازادی خۆپیشاندەرانی ئێران داوای دەکەن لە پێناوی ئایندەیەکی ڕۆشندا بۆ ئێرانیەکان. هەنگاوی گرنگیشمان ناوە بۆ سوکردنی سزاکانمان بۆ دڵنیابوون لەوەی نەبنەتە گەرە لە بەردەم پەیوەندی گەلی ئێران لە ناو وڵاتەکەدا و لە دەرەوەش. هەروەها چۆن هەنگاوی فرەلایەنمان گرتە بەر لە نەتەوە یەکگرتوەکاندا دژ بە ئێران بۆ دڵنیابوون لەوەی ڕێبەرایەتی ئێران و هەر کاربەدەستێکی تریش بێت کە دەستیان هەیە لە سەرکوتکردنی گەلی وڵاتەکەدا، ئەوە بە بەرچاوی گەلی ئێران و کۆمەڵگای نێونەتەوەیشەوە بەرپرسیار دەکرێن. یەکێتی ئەوروپا بە نیگەرانیەکی زۆرەوە دەڕوانێتە دیمەنەکانی ناو ئێران و بە تایبەتیش ئەو سەرکوتکردنانەی دەسەڵاتدارانی ئێرانی دەیکەن بەرامبەر خۆپیشاندەران. کاربەدەستانی یەکێتی ئەوروپا دەڵێن پێویستە ڕژێمی ئێران لە پەیامەکان تێبگات. ئێمە وەک یەکێتی ئەوروپا بەلامانەوە جێقبوڵ نیە سزای مردن وەک ئامرازێک بەکاربهێنرێت بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران. لەم سزانویانەشدا کە لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤن و ژمارێک لە دەسەڵاتدارانی ئێرانی گرتوێتەوە، جەختکردنەوەیە لە پشتیوانی یەکێتی ئەوروپا بۆ گەلی ئێران. ئەم سزایانەش پامێکی بەهێزن بۆ ئێران و یەکەمین جاریشە لە وەتای ساڵی 2019ەوە بڕیار لەوەها سزادانێک بدەین. کۆماری ئیسلامی ئێران لە پێشەنگی ڕیزبەندی ئەو وڵاتانەدایە کە سزای مەرگ بەکاردەهێنێ وەک ئامڕازێک بۆ سەرکوتکردنی گەلەکانیان لەم ماوەی ڕابردووشدا سزای مردن و سزای تری قورسیشی سەپاندووە بەسەر ژمارەیەک خۆپیشاندەردا. ئەو سزایانەی مردن هەوڵێکی بێشەرمانەیە بۆ ترساندن و تۆقاندن. ئەو سزایانە بۆ ئەوانە نییە کە تاوانیان کردووە، بەڵکو بۆ ئەوانن کە ڕای خۆیان لەسەر شەقامەکان دەردەبڕن، چونکە دەیانەوێ وەک ئێمە لە ئازادیدا بژین. بەڵام ئەوە تا سزای زیاتری مردن و ترساندنی زیاتر دەبینین لە ئێران. هەر بۆ یەشە وەک ئوروپا و وەک ئەڵمانیاش بەردەوام چاومان لەسەر ڕەوشی ئێرانە و جەختیش دەکەینەوە لەوەی پشتیوانی گەلی بێتاوانی ئێرانین. هەر بۆ یەشە سزامان سەپاندووە بەسەر ئەوانەی تاوانبارن و سزای مردن دەسەپێن و تونند و تیژی دەکەن بەرامبەر بە خەڵکی بێتاوانی ئێران. پێشتر نەتەوە یەکگرتوەکان بڕیاری پێگەێنانی کۆمیتەیەکی تایبەتی کردبوو بۆ لێکۆڵینەوەکردن لە هەموو ئەو پێشێلکاریانەی لە ناو ئێراندا دەکرێن، بەڵام تاران هەر زوو گومانی خستە سەرکار و ئەرچی ئەو کۆمیتەیە. کۆماری ئیسلامی ئێران وەک پێشتریش بە فەرمی ڕایگەیاندووە هیچ جۆرە هاوکارێکی ئەو کۆمیتە سیاسیە ناکات کە ناوی لێنراوە کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکان. فاتیمە هەروەکو گوێشمان لێبوو زۆرێک لە وڵاتانی ئەوروپایی و ئەمریکاش بە هەمان شێوە ڕاگەندراوی ئێجگار تون دەدەن بە ئێرانیەکان، بێلەوەش کۆمەڵێ سزای جۆراوجۆریان سەپاندووە بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا یاخو بەسەر تاکە کەسە دەسەڵاتدارەکانی ناو ئێراندا. جا پرسیارەکە لەوەدایە ئەمانە کاریگەریان دەبێ؟ Absolutely. I mean, it is very important that the situation in Iran is monitored. بەبێ هیچ گومانێک کاریگەریان هەیە، چونکە زۆر گرنگە بزانرێت ڕەوشی ئێران لەژێر چاودێریدایە و دەشبێت سزاکان زیرەکانەتر بن و تەواوی ئەو دەسەڵاتانەش بگرێتەوە کە دەستیان هەیە لە سەرکوتکردنەکانی ئەم دواییەدا. بەڵێ زۆر گرنگە جیهان بەردەوام ئاگادار بێت لەوەی لە ناو ئێراندا چی ڕوودەدات. خراپترین شت لە ئێستادا ڕوو بدات ئەوەیە خەڵکی ئێران بە تەنها جێبهێڵرێن لە بەردەستی ئەو ڕژێمەدا. بەڕاستی زۆر گرنگە هێزە گەورەکان ئاگاداری ڕەوشەکە بن و چاودێری ڕەوشەکەش بکەن و پەیوەندیەکانیش لە نێوان ناوە و دەرەوەی ئێراندا شیانی هەبێت. بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر سەرەکی و گرنگە لە ئێستادا. یانی وەکو جەناب داماژەی پێدەکەی کاریگەری هەیە ئەو سزایانە یاخۆ ڕاگەیەنراوانە باشە ئەکرێ پێم بڵێ لەوەتای شۆڕشی ژینا دەستی پێکردووە چ گۆڕانێک لە ناو ڕژێمی ئێراندا هاتۆتە دەرێ. مەبەستم لە سیاسەتەکانێتی، مەبەستم لەو ڕێبازەیە کە بەرامبەر بە خۆپیشاندەران گرتوێتیە بەر، مەبەستم لەو سزا قورسانەیە کە لە ئێراندا وەکو بارێکی باوی لێ هاتووە. You know, you really don't want to be in the place of Iranian government right now. دەزانی لە ئێستادا کەس نایەوێت ئیرەی ببات بۆ حکوومەتەی ئێران بڕوا متمانی خەڵکی لە دەستداوە
دەزانێت کە بەرەنگاربوونەوەیەکی گەورە لەناو خەڵکدا دژ بە دەسەڵاتداران هەیە. ئەو دەسەڵاتە دەزانێت هیچ ڕەواییەکی نییە و هیچ شتێکی نەماوە لەناو خەڵکدا. هەر بۆیە وەک باسم کرد گرنگە کۆمەڵگەی نێونەتەوەیی پەیوەندی هەبێت بە خەڵکی ناوەوە تا ڕێگری بکرێت لە سەپاندنی سزای قورس و ئەو بەدکاریانەی دەسەڵاتداران لە بەرامبەر خەڵک دەیکەن تا ڕێگری بکرێت لە سەپاندنی سزای زیاتری لە سێدارەدان. جا ڕاستگۆش بم لەگەڵ تا پێم وایە بەبێ ئەو دەست هەبوون و دەنگ هەڵبڕینە لەسەر ئاستی نێونەتەوەیی ئەوە بەدکاریەکان و سزاکانی ڕژێمی ئێران دەیسەپێنێت زۆر قورستر و خراپتریش دەبوون. بینە سەر هەڵوێستی وڵاتانی یەکێتی ئەوروپا پێشتر هەڵوێستێکی زۆرمیان ڕەوانە زۆر نەرمیان هەبوو بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران، بەڵام لە وەتای شۆڕشی ژیناوە هەڵوێستەکانیان زۆر تونتر بووە. ئەنجام حەزەکەم ئەوەت لێ پرسم چیان دەستکەوت ئەوروپاییەکان بە تایبەتی لەو هەڵوێستە نەرمانی کە هەیەیان بووە پێشتر بەرامبەر بە ئێران؟ You know, back then there were many important issues involved. لەو کاتەدا زۆر بابەت هەبوون کاریگەریان هەبووە، وەک ئەو توێژانی لەسەر بەرنامە ناوکێکی ئێران دەکران. ئەوروپایەکان وەک ئاماژەت پێکرد وەک بارێکی باو پەیوەندیەکی نزیکیان لەگەڵ ئێراندا هەبوو بەشداریش بوون لەو توێژانەدا. هەروەها هەندێک دۆسەی ناوچەکەش هەبوون وەک ئەفغانستان و شوێنەکانی تر کە پشتیوانی ئێران و دەستهەبوونی ئێران و یارمەتی ئێرانیان دەویست لەو دۆسیانەدا. جا ئەمانە هۆکار بوون تا پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ڕژێمی ئێراندا بهێڵنەوە. لەوەتای حکوومەتی نوێ دەسەڵاتی گرتووەتە دەست، لە ڕاستیدا هیچ ڕێزێکی نییە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەی. هیچ ئاماژەیەکی نیشان نەداوە بۆ بەرپرسیارەتی لەوەی لە وڵاتەکەدا ڕوودەدات. ئیتر کۆمەڵگەی نێونەتەوەی و بە تایبەتی ئەوروپایەکان ناتوانن هەروەک خۆیان بمێننەوە، چونکە ناکرێت ئەوەی ڕژێم و حکوومەتی ئێران دەیکات هەر فەرامۆشی بکەیت. ئەگەر فەرامۆشی دەکەیت ئەوە هیچ سەرکەوتنێک بەدەست ناهێنیت لە هیچ بابەتێکی کاری تێدا دەکەیت لەگەڵ ڕژێمی ئێراندا. فاتیمە دەگەڕێمەوە بۆلات. کۆماری ئیسلامی ئێران هاوکاری لەشکری رووسیا دەکات لەو شەڕەی مۆسکۆ سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا. سەرۆکی ئۆکراین لە وتارەکەیدا لە بەردەم کۆنگرێسی ئەمریکادا ڕاشکاوانەوە ئاماژەی بەوە کرد کە تاران هاوپەیمانی ڕێبازی ژێنۆسایدکردنە. When Russia cannot reach our cities, but its artillery, it tries to destroy them. کاتێک رووسیا دەستی بە شارەکانمان ڕانەگات دەست دەکات بە تۆباران و هەوڵیش دەدات بە هێرشی موشەکی شارەکانمان وێران بکات و هەروەهاش رووسیا هاوپەیمانێکی بۆ ئەم ڕێبازەی ژێنۆسایدکردنەی دۆزیوەتەوە و ئێرانە. ئەو سەدان درۆنە کوشندانەی ئێران ناردوونی بۆ رووسیا بوونەتە مەترسیەکی گەورە بۆ سەر ژێرخانی وڵاتەکەمان. تێرۆریستان ئاواها یەکتر دەدۆزنەوە. ئەوەش کەوتوتە سەرکات تا لە هێرشکردندا تش بە هاوپەیمانەکانی ترتان بەکار بهێنرێن ئەگەر بێت و هەر لە ئێستاوە بەرەنگاریان نەبینەوە و دەبێت بەرەنگاریان بینەوە. وڵاتانی ئەوروپا هەموو ڕفتارێکی شەڕانگێزانەی ئێران ڕەت دەکەنەوە و داوای سزای زیاتر و فراوانتریش دەکەن تا بسەپێنرێن بەسەر ئێراندا لەسەر توندوتیژیەکانی ناوخۆی وڵاتەکە و هەروەهاش لەسەر دژایەتیکردنی گەلی ئۆکراین. There'll also be a strong discussion in relation to Iran. I understand وتوێژێکی زۆرش لە پەیوەندی بە ئێرانەوە هەن ئەوەی ئاگادارین لە ماوەی ڕابردوودا ئێران خۆپێشاندەرێکی تری لە سێدارەداوە. ئەمەش هیچ گومانێک ناهێڵێتەوە کە سزاکان فراوانتریش بکەینەوە تا هەموو ئەوانە بگرنەوە کە لەو شێوازەی بەرەنگاربوونەوەی خۆپێشاندەراندا بەرپرسیارن. ئەڵبەت نیگەرانیش هەن لەسەرەوەی ئەو درۆنانەی دایاندات بە رووسیا بۆ ئامانجگرتنی خەڵکی سیڤیلی ئۆکراینە. لەناو ئەوروپاشدا هەروادێ و داواکان زیاتر و بەرزتریش دەبن تا سزاکان قورستر بکرێن بەسەر هەردوو وڵاتی رووسیا و ئێراندا و داواش دەکرێت پێویستە هەرگیز هیچ دوودڵیەک نەنوێنرێ لە بەرامبەر درێژە پێدانی سیاسەتی سزاکاندا، چونکە وەک دەشڵێن ئەوەی ئێران دەیکا تەنانەت پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانیشە. This could be a little bit stronger, a little bit more severe. We are always, as Polish government, we always. زادەشێت کەمێک تونتر و قورستریش بن.
ئێمە هەمیشە وەک حکوومەتی پۆلەندا بژارەی ڕێوشوێنێکی تونترمان پێباش بووە چونکە مەبەز لە سزاکان یارمەتیدانی ئۆکراین بووە لەم شەڕەدا و شکست پێهێنانی ئیمپریالیزمی رووسیا بووە. بەردەوام هەوڵی سەپاندنی سزای قورستریش دەدەین تا ئەو ئامانجانەمان دەپێچین جاوی لێردا زۆر گرنگە سووربوونمانە لەسەر ئەو سزایانە و هەروەهاش لەسەر سیاست و نێوەندەکانی بڕیاردانیشماندا. لەگەڵ بەرەو پێشچوونەکانی بەرنامەی ناوچەکەی ئێراندا بەبێ هیچ گومانێک یەکێتی ئەوروپا نیگەرانە لەو پشتیوانیە لەشکریەی ئێران بۆ شەڕانگێزەکانی رووسیا لە ئوکراینادا وەک ناردنی درۆنەکان. یەکێتی ئەوروپا بە پێی پێویست وەڵامی خۆی دەبێت چونکە کاریگەری دەبێت لەسەر جێبەجێکردنی بڕیاری ژمارە 22 ئەنجومەنی ئاسایش. بەپێ ئەو بڕیارە بەبێ هەبوونی مۆڵەتی پێشوەخت لە ئەنجومەنی ئاسایشەوە ناردنی درۆن و موشک لە ئێرانەوە یان بۆ ئێران پێشێرکردنی ئەو بڕیارەیە. تاران کوڵی ناکات لەوەی فڕۆکەی بێفرۆکەوانی گواستۆتەوە بۆ رووسیا دەژڵێت ئەوەی ئێستا دش بە ئێران دەگوزارێ بێ بنەمایە. have already engaged in bilateral talks with Ukraine to clarify the existing. دەستمان کردووە بە وتوێژی دوولایەن لەگەڵ ئۆکرایندا بۆ ڕوونکردنەوەی ئەو لێک تێنەگەیشتنەی لەسەر ئەم بابەتە هەیە. ژمارەیەک درۆن لەلایەن ئێرانەوە گواستراونەتەوە بۆ رووسیا بەر لە قەیرانی ئۆکراین و پێچەوانەی بەندی ژمارە 4 نییە کە هاوپێچە بە بڕیاری 2231 و بۆ ئەوەش نەگواستراونەتەوە تا لە ئۆکراین بەکاربهێنرن. هەر بۆیە ئەم هەڵمەتی تەواشەکاری و ناهبارکردنە بێبنەمایەتیش بە ئێران دەبێت کۆتایی پێبێت. فاتیمە بەڕای تۆ رووسیا دەتوانێت ئێران لەو قەیرانە ناوخۆیی خۆی ڕزگار بکە؟ Well, you know, Iran has been a low-cost friend for both Russia and China. دەزانیت بۆ رووسیا و وڵاتی چینیش دۆستایەتی ئێرانیان لەسەر ناکەوێت و زیانیان لێنادات بەڵام بە دڵنیاییەوە ئەمە سروشتی رووسیا و سیاسەتی دەرەوەی رووسیاش ئاوایە هەرکە لە کێشەکانی دەردەچێت ئەوە بە تەواوەتی پەیوەندیەکانی لەگەڵ ئێراندا دەگۆڕدرێت. لە ئێستادا رووسیا سوود لە کێشەکان و لاوازی حکوومەتی ئێران دەبینێت. لەو بڕوایشدام ئەوەی ڕژێمی ئێران دەیکات بۆ هەمیشە زیانی لە پەیوەندیەکانی تاران داوە لەگەڵ ئۆکراین و ئەوروپاشدا. لەلایەکی تریشەوە وەک ئەوەیە ئێران بەرەنگاری ناتۆ بوو بێتەوە. بێگومان ئەمەش خراپە بۆ ئاسایشی نیشتیمانی ئێران. سەبارەت بە ئەگەرونەگەری ئەوەی رووسیا ببێتە یارمەتیدەرێک تا ڕژێمی ئێران لەو قەیرانی تێی کەوتووە دەربهێنێت من گومانم هەیە بتوانێت چونکە رووسیا خۆی لە کێشەدایە. پێم وانییە ئەو کێشە ناوخۆیی ڕژێمی ئێران تێی کەوتووە چارەسەریەکی بیانی بۆ هەبێت. پێم وانییە بتوانن هیچ یارمەتیەکی یەکتر بدەن لەبەر ئەوە باشترە ئێران خۆی ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ دەربازبوون لەو قەیرانە ناوخۆیی ئێستایدا. باشە ئەیکەواتە ئێران بۆ دەکا بۆ فڕۆکەی بێفرۆکەوان و چەکی تر یاخۆ کۆمەکی لەشکری رووسیا دەکا دژ بە هاوڵاتیانی سڤیلی ئۆکراین چ دەستکەوتێکی دەبێت؟ This is something that didn't start yesterday or today. It goes back to the allies that they have. Remember at one ئەمە شتێک نییە دوێنەیە ئەمڕۆ دەستی پێکردی بێت بەڵکو دەگەڕێتەوە بۆ ئەو هاوبەندیەی لە نێوانیاندایە لە بیرمانە بەشار لەسەر دۆستی هەردوولایەن بوو رووسیا و ئێرانیش مۆسکۆ و تاران یارمەتیدەری ڕژێمی سووریا بوون تا ڕژێمەکەی بەشار دەرباز بێت لەو شەڕە ناوخۆیی وڵاتەکە. جا ئەمە وەهای کردووە هەردووکیان وابەستەییان هەبێت بەرامبەر بە یەکتر. بێ لەوەش لە زۆر دۆسەی تردا لە ڕابردوودا ئێران یارمەتی رووسیای داوە و رووسیاش بە هەمان شێوە. ئێرانیەکان ئێستا وەهای دادەنێن لەسەریانە یارمەتی مۆسکۆ بدەن بەبێ گوێدانە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئێران. بە دڵنیاییەوە دەڵێم رووسیا دەتوانێت دەستبەرداری ئەو پەیوەندیانە بێت لەگەڵ ئێراندا ئەگەر بڕیار بدات پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپاشدا باش بکاتەوە وەک چۆن لە ڕابردووشدا بینیومانە بەو شێوەیە کاری کردووە. countries and with the United States at the expense of Iran, and that as we have seen in the past. یەکێ لە پرسیارەکانی ترم ئەوەیە ئایا لەناو ئێراندا لەناو خودی ڕژێمەکەدا ئەوە تاوەکو خۆت دەزانی ینی باز لەوە دەکرێت کە دوو بەرەن بەرەی ڕیفۆرمخواز و بەرەی توندڕەوان یا کۆنەپارێزانی ئێرانی لەناو هیچێکێ لەو دوو بەرەیەدا بیرکردنەوەیەکەیە بۆ ئاڵوگۆڕێکی ئاشتیانەی دەسەڵات یان نا؟
Certainly, there are voices that believe, this harsh treatment of people is really unreasonable. بێگومان هەیە چونکە ئێستا خەڵک هەیە لە ناو ڕژێمدا دەڵێن ئەو جۆرە ڕەفتارکردنە لەگەڵ خۆپیشاندەراندا زیان لە ڕژێمی ئێران دەدات، بەڵام ئەوە نییە بگوترێت دەنگێکی بەهێزتریان هەیە چونکە ئەو دەنگانە لە پەراوێز نراون. بۆ نمونە خاتمی سەرۆکی پێشووی ئێران بووی نییە قسە بۆ میدیاکان بکات، یعنی ڕێگەی نادرێتێت تەنانەت دیمانەیەکی کورتیش بکات، جا تەنانەت ئەگەر دەنگێکیشیان هەبێت لە ناو ڕژێمدا ئەوە زۆر لاوازە. وەک دەزانین کۆنەپارێزان، خامنەی و پەرلەمان و ئەنجومەنی نێگەهبان و دامەزراوەکانی تر و هەروەها دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەتیشیان لە پشتە. بەش بە حاڵی خۆم هیوایەکی ئەوتۆم نییە ئەو دەنگانە بتوانن شتێک بگۆڕن یان ڕیفۆرمێک بکەن، چونکە زۆر لاوازن و لە پەراوێز نراون. یەک پرسیاری تر بەلۆی بچمە بەشی کۆتایی هەر لەسەر ڕۆژی ناوخۆی ئێران. تۆ لە سەرەتای بەرنامەکەی ئاماژە و بەوە کرد کە هەموو نەژادەکانی ئێران لە دەوری شۆڕشی ژینا کۆبوونەتەوە و یەکی خستون هاودەنگی کردوون. بەڕای تۆ گوتارێک هەیە لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا کە مژدەی ئەوە بدا بڵێ بۆ نمونە ئێرانی داهات و ئێرانی هەموو هاوڵاتیانە؟ Well, as you know, there is no prominent leader. چاوەک دەزانیت لە ئێستادا ڕێبەرێکی ناودار نییە لەم سەر هەڵدانەدا، نە لە دەرەوە و نە لە ناو ئێرانیشدا. ئەوەی کە هیوایەکەم پێدەدات ئەوەیە خەڵک نژادەکان هەروادێ و لە یەکتر نزیک دەبنەوە. خەڵک بەتەنگ ئەوەوەن لە کوردستانیان لە بەلوچستان چی ڕوودەدات. پەیوەندیەکان لە نێوان نژادەکان هەروادێ و نزیکتر دەبنەوە لە یەکتر و هەروەهاش تۆکمەتر دەبن. جا ئەوەی کە بەبێت چەند و چوونێک دەتوانم بە ئەرێنی ناودێری بکەم ئەوەیە گەلی ئێران بە هەموو پێکهاتە نژادی و ئاینەکانیەوە ناتوانن پش و درێژ بن بەرامبەر بە هەر حکوومەتێکی ئایندە کە جیاوازی بکات بەرامبەر بە پێکهاتەکانی گەلی ئێران یان نژادێک لە ئێراندا. بەڕاستی پێت بڵێم من گەشببینم بەرامبەر بەوە و هیواشم پێیەتی. فاتیمە دەچینە دوابەشی بەرنامەکەمان. هێشتاش کۆمەڵگەی نێونەتەوەیی وابەستە بوون بە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا مۆرکراوە بە گرنگ دەزانێ. کۆبوونەوەکانی لە ڤیەننا دەکران سەبارەت بەم پرسە ڕاگیراون و دانوستانی لایەنەکان نەگەیشتە ئەنجامێکی ئەرێنی. Restoring the JCPOA remains crucial to ensure the international community. دانانەوەی ڕێککەوتنە ناوکیەکە هێشتا گرنگە بۆ دڵنیابوونی کۆمەڵگەی نێونەتەوەیی لەوەی بەرنامە ناوکیەکەی ئێران سروشتێکی ئاشتیانەی هەیە و هەروەهاش دەرفەت بداتە ئێران بۆ هەموو شیانە ئابوووریەکانی. داوا لە هەموو لایەنەکان دەکەین و هەروەها لە ئەمریکاش تا هەوڵەکانیان دەست پێ بکەنەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی هەڵپەسێدراون تا ئەو دەستکەوتانەی لە ئاکامی چەندان ساڵی کۆشەش هاتنە ئاراوە لە دەست نەچن. نەتەوە یەکگرتووەکان داوا لە ئێران و لە ئەمریکاش دەکات تا هەر یەکەیان لە لای خۆیەوە هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی ئەو بنبەستەی لەو توێژە ناوچیانەدا هاتوونەتە ئاراوە. Once again, call on Iran to reverse the steps it has taken since July 2019. جارێکی تریش داوا لە ئێران دەکەینەوە تا پاشەکشە بکە لەو هەنگاوانەی لە مانگی هەفتی ساڵی 2019 گرتوێتە بەر لە پەیوەندی بە وابەستەیەکانیەوە بە ڕێکەوتنەکەوە. هەروەها داوا لە ئەمریکاش دەکەین تا سزاکان هەڵبگرێ یان هێوریان بکاتەوە لە پەیوەندی بە بازرگانی نەوتەوە لەگەڵ ئێراندا. ئێرانیەکان داوای متمانە دەکەن بۆ وابەستەبوونی ئەمریکا بە ڕێکەوتنەکە و دەژڵێن ئێستاش کاتی خۆیەتی تا ڕێکەوتنەکە مۆر بکرێ. دەتواندرێت ڕێکەوتنە ناوەکیەکە دابدرێتەوە ئەگەر بەڕێوبەرایەتی ئەمریکا خواستی سیاسی هەبێت و ئامادەیش بێت کار بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان بکات و هەروهاش قایل بێت بە تەواوەتی وابەستەیەکانی بەجێبگەێنێت. دەبێت ڕازگۆیی و متمانە نیشان بدات و بتوانێت پەیمانەکانیشی جێبەجێ بکات. ئێستا کاتی کارکردنە. ئەمریکا لە کاتی درێژە کێشانی و توێژەکانی ڤیەنناوە ئاماژەی بەوە کردووە ئێران مەرجی نەگونجاوی هەن بۆ مۆرکردنی ڕێکەوتنەکە و مەرجانەش هیچ پەیوەندیەکیان نییە بە دۆسەی ناوچێوە. هەمومان دەزانین داوا لابەلاکانی ئێران هۆکارن و
نەتوانراوە بگەڕێینەوە بۆ وابەستەیی هاوبەش بە ڕێکەوتنەکەوە. ئەمە ڕاستێکەیە. ئێران هەموو پێشنیارەکانی ڕەت کردوتەوە. ئەمەش ڕاستێکی ترە. جابە بە ڕاشکاوی بیڵێم تۆپەکە لە مەیدانی ئەمریکا نییە، بە پێچەوانەوە تۆپەکە لە مەیدانی ئێراندایە. فاتیمە دەمەوە لێ پرسم ڕێکەوتن بکرێ یان نەکرێ لەگەڵ ئێراندا بە تایبەتی لەسەر ئەو بەرنامە ناو چییە؟ چ شتێک لە ڕاستیەکانی ناو ئێران دەگۆڕێ؟ Well, I mean, as we just heard, you know, the ball is really. جاوە گوێمان لێبوو ئێستا تۆپەکە لە مەیدانی ئێراندایە چونکە کۆماری ئیسلامی ئاراستەکانی گۆڕی و چەند ڕۆژێک بەر لەوەی ڕێککەوتنەکە مۆر بکرێت مەرجینی هێنایە ئاراوە. سەبارەت بەوەی چ شتێک دەگۆڕدرێت لە ناو ئێراندا لە بیرمان نەچێت ئەم ڕژێمەی ئێران لە کێشەی قوڵدایە لەسەر هەردوو ئاستی ناوخۆی و دەرەوەیشدا. سەروەختێک هەبوو خەڵک متمانەی هەبوو بە تیمی دانووساندنی ناوکی و تا ئەندازەیەکیش خەڵک هەنگاوەکانی ئەو تیمەی بەلاوە پەسەند بوو. جا کاتێک هیچ متمانەیەکت بە حکوومەتەکە نەمابێت و بڕواشت نەبێت بەوەی پەرەسەندنێک لە ڕەوشەکەدا دێتە ئاراوە، ئیدی وەها دەکات حکوومەتی ئێران ڕێوشوێنی زۆر قورستر بگرێتە بەر و زیاتریش توندوتیش بێت وەک بەرەنجامێکیش لەوانەیە وەرچەرخانێکیش لە ئۆپۆزیسیۆنەکاندا دروست بێت و بیرکردنەوەیەکی تریان هەبێت جیاواز لەوەی ڕێی ئاشتیانە بگرنە بەر. وەک باسم کرد تۆپەکە لە مەیدانی حکوومەتی ئێراندایە و لە ڕاستیشدا ئەوەی ئێستا دەیبینین ئەو ڕێبازەیە لەسەر هەردوو ئاستی ناوخۆی و دەرەوەی کە ڕژێمی ئێران گرتوێتە بەر بەبێ گوێدانە مافەکانی مرۆڤ و پەیوەندیە نێونەتەوەیەکان و یاسا نێونەتەوەیەکانیش. Relations and to anything, to any international law. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا کە خۆم بۆ ئەم بەرنامەیە ئامادە دەکرد وتوێژێکم خوێندەوە لە یەکێ لە ڕۆژنامەکاندا بوو لەگەڵ سەرۆکی پێشووی دەستگای مۆسادی ئیسرائیلیدا. ئەو سەرۆکەی پێشووی مۆساد ئاماژە بەوە دەکا ئێران زۆر نزیک بۆتەوە لە پیتاننی یۆرانیۆم بە ڕێژەی لە 1990 کە ئیدی ئەو ئاستەیە دەتوانرێت بۆمبی ناوچی لێ دروست بکرێت. ئێران بەم هەموو سزایانی کە لەسەرەتی گەیشتوێتە ئەوەی نزیک بێتەوە لە پیتاننی ڕێژەی 1990 بۆ یۆرانیۆمەکەی ئەی ئەگەر سزاکانی لەسەر هەڵبگیرن چی دەکات؟ Let me just mention that just producing. با سەرەتا بڵێم پیتاندنی قەبارەیەکی یۆرانیۆم بە ئەندازەی ئەوەی بەکاربهێنرێت بۆ دروستکردنی بۆمبێک مەرج نییە ببێتە ئەوەی دەرفەتت بداتێ ببیتە خاوەنی بۆمبی ناوکی، چونکە پێویستە ئێران ئەو تواناییەی هەبێت تا کڵاوەی ناوکی دروست بکات و هەندێک میکانزم و ئامراز و پرۆسەی تریش. هەر بۆیە تەنها پیتاندن نییە وەها بکات ئێران ببێتە خاوەنی ئەو جۆرە بۆمبە. بەڵام ئەوەی کە تاران دەستی کردووە بە پیتاندنی یۆرانیۆم بۆ ئاستە و بۆ مانایە نییە ئەگەر هاتوو بۆ خاوەنی بۆمبی ناوکی ئیتریانی کێشەکانی ئێران تەواو دەبن. پێویستە بزانرێت کاتێک ئێران دەبێتە خاوەنی ئەو قەبارە یۆرانیۆمە پیتێنراوە بۆ دروستکردنی بۆمبێک یان دوان و سیان ئەوە دەشبێت بزانێت کێشەکان لەوێوە دەست پێ دەکەن وەک ئەوەی لە کۆریای باکوور بینیمان. کۆریای باکوور بۆ قەبارەی پلاتینیۆم و یۆرانیۆمی پیتێنراوەوە و ئەو هەموو بۆمبەی هەیەتی کە ناکرێت لەگەڵ وڵاتێکی وەک ئێراندا بەراورد بکرێت بزانە چی بەسەردا هاتووە. جا ئەگەر ئێران ئەو ڕێبازە هەڵبژێرێت و خەڵکی خۆی برسی بکات و ڕێگە لە خەڵک بگرێت هیچ پەیوەندیەکی بە جیهانی دەرەوە نەمێنێت و ئێران بیاوێت وەک کۆریای باکووری لێبێت ئەوە ینی هەموو وڵاتەکە بە دانیشتوانەکەیشەوە لەگەڵ خۆتدا بەرەو دارمان دەبیت. هەر بۆیە لێرەدا زۆر گرنگە ئەمریکا ئەو تەکنۆلۆژیانە بۆ خەڵک دابین بکات تا پەیوەندیەکانی ناوەوە بە دەرەوە مسۆگەر بێت و دەشبێت لەڕێی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی و ڕێکخراوەکانی تریشەوە ڕێبازێکی دیپلۆماتی بەکار بهێنرێت بۆ چاودێریکردنی ورد و تەواوەتی بەرنامە ناوکیەکەی ئێران. What's going on inside Iran in terms of, nuclear program. فاتیمە زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم. Thank you very much, Fatima. I really appreciate your time. Thank you so much for having me. Great. Bye-bye. ئەلبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون لەگەڵ ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح و پیرۆزبایی ساڵی نوێ بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن هەر لە خۆشیە
جەتان بێڵی.